دەزڕێژی گولەی هێرشبەرەکە خەڵکەکەی زۆر ترساند. دەستپێکردنی سروتە ئاینی غەمگینەکان. ئێستا شتێکی مانەبەخش کە باڵی کێشاوە بەسەر هەموواندا نائومێدیە. پێویستە هاوخەمی و پەژارەی لەگەڵ کردارەکاندا یەک بگرنەوە. ئەو هۆکارەی کەوا لە ئێمە دەکات ئەم هەڵوێستە وەربگرین بۆ ئەوەیە کە یاساکانی ئەم نیشتیمانە بگۆڕین بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرەنگاریەکان. 5 ساڵ لەمەوبەر پیاوێکی چەکدار 20 منداڵی لە خوێندنگەی سەرەتایی ساندی هۆک لە ویلایەتی کەنەتیکت کوشت. ئەو گلەی و ڕەخنەی لە کۆنگرێس دەگرت کە بەکردار هیچیان نەکردووە. لەبەر ئەوەی ئێمە هیچمان نەکرد کوشتنی بە کۆمەڵ بەردەوامە بێت. بەڵام دایلۆژی ئەمریکیەکان لەبارەی چەکەوە دابەش بووە. هەتا دانانی وادەکەشی جێی وتوێژە. سەرۆک دۆناڵد ترەمپ دەڵێت ئەو وتوێژە هێشتا بەردەوامە. ئێمە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا لەبارەی یاساکانی چەکاڵگرتنەوە وتوێژ دەکەین. لەگەڵ هاتنە ناوەی کۆنگرێزمانەکانی کۆماریەکان کە ئەوان ڕایان وایە ئەم کارەساتە هێشتا زۆر تازەیە تا وتوێژی لەسەر بکەین لەبارەی یاسای نوێوە. ببینە هێشتا لە کۆڵینەوەکان تاوە نەبوون و من لەو باوەڕەدام پێش وەخت گفتوگو لەبارەی چارەسەرە یاساییەکانەوە دەکەین ئەگەر شتێک هەبێت لەو بارەیەوە. هاوکات ئەمە ناتوانرێت چارەسەر بکرێت لە ڕێی شێوازی ڕێخستنی یاساکانی چەکەڵگرتنەوە. ئەوەی ئێمە دەبینین دۆخەکە ئاسایی بۆتەوە و ئێمە دەبینین شتێک لە پشت هەندێک لەو تراجیدیانە پەیوەندی بە نەخۆشی دەرونیەوە هەیە کە پێویستە چاکسەزی تێدا بکرێت. ئەمە لایەنێکی یەکلایکەرەوەیە بۆ دڵنیابوونەوە لەوەی کە هەوڵی ئەوە بدەین ڕێگری بکەین لە ڕوودانی هەندێک لەم ڕووداوانە. ئەو ڕێگە چارەی کە پێشێری مافەکانی خاوەنچەکەکان ناکات ئەوانەی کە دەبنە دەنگی بەهێز لەسەر سندوقی دەنگەکان. من لەو باوەڕەدانیم قەدەغەکاریەکان دەتوانن شتێکان چان بدەن بەڵام ڕێی لەو خەڵکە ڕاستگۆیانە دەگرێت کە پابەندن بە یاساوە بۆ ئەوەی ئەو چەکەیان دەست بکەوێت کە پێوەستیان پێێتی و خاوەنی بن بە پێی ئەو ئازادی کە هەمانە لە ئەمریکا. لە کاتێکدا کۆمارەکان لە کۆنگرێس دەڵێن لایەنەکەی دیکە یاری سیاسی بە مەسەلەی چەک دەکەن. دیموکراتەکان بەردەوام دەیانەوێت هەموو ئەو کارەساتانەی کە ڕوودەدەن بە سیاسی بکەن. من لەو باوەڕەدام ئەم کارەیان قێزەوەنە. هاوخەمی خوم و هاوسوزیم و قوربانیەکانی ئەوێ ڕاددەگەینم. ئێستا ئەو کاتە گونجاو نییە یەکسەر هەرەمەکی بێت سەرمێز و یاسای کنترۆلکردنی چەک بخەنەوە بەرباس. دیموکراتە تووڕەکان دەڵێن ئەوە کۆمارەکان بوون سیاسەتیان خسۆتە پێش خەڵکەوە. دوای پارە بکەوە. ئێوە دەزانن کە ڕێکخراوی نیشتیمانی بۆ چەک و خاوێنچەکەکان پارەیەکی زۆریان خەرج کردووە بۆ ئەوەی پرسەکە بگۆڕن. هەروەها کەم و کورتیەک لە ئازایەتی سیاسی چەندین کەسەوە لە ئارادایە لە ناو کۆنگرێسدا. یەشێک لە سیناتۆرە باڵەکانی دیموکراتەکان دەڵێت ئەم نمونەیە ترامپ دایهێنا. با هەمومان پێکەوە و ڕێبەرانی ئەم نیشتیمانە هەندێک یاساگەلی عەقلانی سەبارەت بە سەلامەتی چەک دامەزرێنین کە زۆربەی هەرە زۆری ئەمریکیەکان و دیموکراتەکان و کۆماریەکان و سربەخۆکانیش پشتیوانیەکەن. هەروەها وتی دۆناڵد ترەمپ بە سروتێکی سەرۆکایەتی نوێ بەرەو لاس ڤێگاس کەوتۆتە ڕێ بۆ سەردانیکردنی سەرۆکایەتی بۆ ئەو شوێنەی کە ڕووداوە کۆمەڵکوژیەکە تیایدا ڕوویدا.